پور و خوشکەزان لە 2021ەوە بێدابڕان سەردانی دەستگای نووری حیکمە دەکەن لە سلێمانی تا لەو ناوەندەوە مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئان وەربگرن. دوای 3 ساڵ لەو بەروارە بە ئامانجەکەیان گەیشتن. طبعا هلا لو هش نوع دەستم کردو بە قورئان خوێندن خی گەورە هیدایەتیاون بەڵام وەکو هاتن بۆ سەنتەری نووری حیکمە لە 2021ەوە دوای سەرەتا لە 2020 تا ناومان نووسی کابێن بۆ دەورەی تەجوید جوان خوێندنەوەی قورئان بەڵام بەهۆی کۆڕۆنا و کۆچی دوای دایکمەوە خی گەورە ئافریکا دواکەوتین لە 2021 ئیتر پەیوەندیمان کرد بە سەنتەرەوە هەر بەردەوام بووین و بە ڕێوایەتی حافظ ئەخوێنم توان 3 ساڵە ئێستا سوپاس بخوای گەورە ئیجازەم وەرگرتووە. ئەوەی ڕاستی بێ من هەر لە سەرەتاوە لە 6 ساڵیەوە لە لای دایکم خوێندومە ئەو کاتیشی کە هاتووم بۆ ئێرە 2021 لەگەڵ پورمە من لە لای مامۆستایەکەم و مامۆستاکەم لە مزگەوت بووی تر لێەوە دەستم پێ کردووە منیش پورم هانداوتمان ئەچین بۆ سەنتەری نووری حیکمە لێەوە هاتین بۆ ئێرە دەستمان پێ کردووە. بۆ 11هەمین جار دەستگای نووری حیکمە ئاهەنگێکی شکۆداری بۆ پێدانی مۆڵەتی قورئان خوێندن بە ڕیوایەتە جیاوازەکان بۆ دەرچووەکانی ساز کرد. بەبێ جیاوازی ڕەگەز و تەمەن 164 دەرچوو لەسەر دەستی زیاتر لە 7 مامۆستا مۆڵەتیان وەرگرت لە نێو ئەوانەدا هەن تەمەنیان لە سەر و 80 ساڵەوەیە. الحەمدولillah ئەمڕۆ دووەم ڕۆژی ئاهەنگەکەمانە ڕۆژی پێنجشەمە 25 حەوت یەکەم ڕۆژی ئاهەنگ بوو کە کۆمەڵە براو خوشک ئیجازەیان تیا وەرگرتووە ئەمڕۆژ کۆمەڵە خوشکی تر لە بەشی دۆمی ئاهەنگەکە مۆڵەت وەرەگرن بەگشتی 164 قوتابی توانیوانە مۆڵەت وەرگرن بە قیرات و ڕێواتە جیاوازەکان کە 87 مامۆستا بەشدار بوون لە پێدانی مۆڵەت بن خوشک و برایانە و چەندین جۆر کەسی تایە لە مەسەلەن کچ و دایک پور و خوشکەزا یعنی چەندین جۆر خەڵکی نزیکی کەسی یەکیتیا کە هاوکاری یەکتر بوون لە وەرگرتنی ئەم مۆڵەتە و ئیش و کار و ڕێگریەکان هیچ ڕێگر نەبوون لەوەی کە هەوڵ بدەن و مۆڵەتەکە وەربگرن. وانەکانی دەستگای نووری حیکمە جوان خوێندنەوە و لەبەرکردنی قورئانی پیرۆز پەروەردەیی لە خۆ دەگرێت. دەستگاکە لە تەمەنی 4 ساڵیەوە قوتابی وەردەگرێت تا تەمەنی باڵا لەسەر ئاستی هەرێم 26 لق و 32 بازنەی هەیە. 30,000 قوتابی لەلایەن سەدان مامۆستاوانیان پێدەوترێتەوە و وەرزی هاوینی ژمارەکە زۆر زیاتر بەرز دەبێتەوە. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.